دەرئەنجامە بەرایەکانی هەڵبژاردن ئاشکرا کران و لایەنەکان ژمارەی کورسی و نوێنەرەکانی داهاتووی خۆیان دەزانن. لێرە بەدووە بیر لە هەنگاوی داهاتوویان بەرەو بەغداد دەکەنەوە. هاوڵاتیانی شاوەڕوانی ئەوەن دروشمەکانی کاتی بانگەشە بکرێنە کردار و لایەنە کوردیەکان شەڕی مافەکانی کورد بکەن لە بەغداد لە چوارچێوەی دەستوری عێراق و مادەی 140دا کە دەرئەنجامەکان دەرچوون و کاندیدەکان بەرەو بەغدا ڕۆن ئێمە یەکەمی شتەمانەوێ هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان یەکڕێژ و یەکگرتوو بن بۆی لەژێر چەتری دەستور بتوانین مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان چ لە ڕووی پارێزگاریکردن لە قوارەی سیاسی هەرێمی کوردستان کە ئەمە خەتەرێکە لەسەر ئایندەی میلەتەکەمان و ناوچەکەمان و لەلایەکی تر بژێوی ژیانی خەڵک کە موچەی فەرمانبەران خزمەتگوزاری خەڵکی کوردستان. ئەگەر کورد هاوپەیمانیەک پێک بێنێت لە دوای ڕەوتی سەدر بە 63 کورسی دەبێتە دووەم گەورەترین کوتلە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و بەو هۆیەوە دەتوانێت ڕێکەوتن بکات بۆ پێکێنانی کابینەی نوێی حکومەت و لە پەرلەمانیش داوای دەستەبەرکردنی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان لە بەغداد بکات. کە ڕشتی ناودی حەمرینەوە ئەبێ کورد وەکو کورد قسە بکات، کورد وەکو یەک پارچە قسە بکات، سەرباری هەموو جیاوازی ئایدۆلۆژیەکان و جیاوازی فکریەکان و جیاوازی حیزبەکان و جیاوازی ئیداریەکان و جیاوازی جوغرافیەکانی ناو هەرێمی کوردستان. بەڵام لە ئەودی حەمرینەوە ئەگەر هاتوو پێکەوە وەک یەک پارچەی کوردی وەک پارچەیەکی کوردستان نەک سێ و چوار پارچە توانیمان با بڵێن قوارەیەک هاوپەیمانیەک دروست بکەین، بێگومان لەوێ سەنگی و قورسایی ئێمە زیاتر ئەبێت. بەشداری نەکردنی ڕێژێکی زۆری دەنگدەران لە هەڵبژاردننی پێشوەختەی عێراق پەیامێک بوو لە هاوڵاتیانەوە بۆ لایەنە سیاسیەکان بۆ ئەوەی بەخۆدا چوونەوە بە کارەکانیاندا بکەن و بە یەکڕێزی لە بەغداد شەڕ لەسەر بودجە و قوتی هاوڵاتیانی هەرێم بکەن و بەرژەوەندیان نیشتیمانەکان بەهۆی مزایدەی سیاسیەوە نەخەنە مەترسیەوە. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.